جهجای کارزان صباح حورامی چاودر سیاسی جه سلیمانی دپرسم لسر و مجاره هجای کارزان تو بخیراتی کردستان 24 و که چاودر کی سیاسی تدنگدان تایبت لسنور پارزگاه سلیمانی و حلبجه افروکه چاودید زۆر سپاسان دەکەم بەداخەوە ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان لە دەنگدانی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە تایبەت سنووری پارێزگای هەڵەبجە پێشێلکاریەکی یەکجار زۆر خڕوقاتێکی یەکجار زۆر لە پرۆسەی دەنگداندا هەبوو بە تایبەتی من خۆم ئەم بەیانیە لە سنووری پارێزگای هەڵەبجە بووم لە نزیکەوە ئاگاداری ڕۆژی دەنگدانی هێزە تایبەتەکان بووم 5 پێشێلکاری گەورە تۆمار کراوە کە بەڕاستی ئەگەر کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لێژنەیەکی تایبەتمەندی باڵا پێک نەهێنێ لە بۆ دەنگە تایبەتەکانی سنووری پارێزگای هەڵەبجە پێم وایە خودی ئەو دەنگدانەی کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کراوە کەوتوتە ژێر پرسیارەوە لەبەر ئەم 5 هۆکارە یەکەم لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ژمارەیان 950 دەنگدەری تایبەتە 950 دەنگدەری تایبەت بە نسبەت هەڵبژاردنەوە ڕێژەیەکی کەمە بۆیە دەبوایە ئامادەکاری باش بکرابایە لە شێوەی ڕیزکردن و لە شێوەی تەنزیمکردن و ڕێخستنەوەی ئەو دەنگدەرە تایبەتانەی کە دەهاتن دەنگیان دەدا کە بەڕاستی ئەمە نەبوو هۆسەیەک و پاڵپێوەنانێکی یەکجار زۆر هەبوو لە بەردەم بنکەی مەکتەبی بورهان کە من پێم وایە بۆچی ینی ئەم هەموو پاڵپاڵێنە دەکرات لە بەردەم بنکەیەک لە کاتێکدا دەتواندرات بە فترەیەکی زۆر کە نزیکەی 8 سەعات لە بەردەستایە هەمویان بە ڕێکوپێکی دەنگەکانیان بدایە دوو ئەوەی کە تێبینیمان دەکرد زەخت و فشارێکی یەکجار زۆر لەسەر هێزە ئەمنیەکان هەبوو بەوەی پێویستە دەنگ بدەن بە لایەنێکی سیاسی و لە ناو لایەنە سیاسیەکانیشدا کاندیدیشیان بۆ دیاری کرابوو بەشێکی زۆری ئەو هێزە ئەمنیانە کاکە خزم و کەسی ئێمن یعنی خەڵکو و هاونیشتیمانی خەڵکی سنووری منتیقەی ئێمە بە ئێمە لەسەر پێیان وتوین ئێمە دەڵێن ئەفسەرەکان دەنگدەرانی ناچار کردووە کە دەنگ بە لیست و کاندیدانی دیارکراو بدەن لەم هەڵبژاردنەی تایبەت هەتا چەند ئەمە ڕاستە و ئایا هیچ سکاڵەیەک لەم بارەوە تومار کراوە؟ طبعا ویستم ئەوە ویستم سێ خاڵەکەی دیکەت بۆ ڕوونکەمەوە خاڵی دووەمیەوە بوو کە فشارێکی یەکجار زۆر لەسەر هێزە ئەمنیەکان هەبوو بەوەی دەنگ بدەنە لیستێکی دیاریکرا و لە ناویشیاندا کاندیدێکی دیاریکرا وە زەختەکە فشارەکە ئەوەندە زۆر بوو یعنی ئێمە سیمای کۆمەڵی خەڵکی هێزی ئەمنیمان دەبینی دەترسان لەوەی چکە پێیان وتبوو ئێمە دەزانین ئەگەر دەنگ نەدەی موچەکەت ڕاستەخۆ ڕادەگیرێ سێ بەڕاستی ئێمە بینیمان شەڕەبۆگز و پەلاماردان لە بەرچاوی دەستگا ڕاگەیاندنەکان ینی ئەوەی کە خۆی ئەمنیەتی بنکەکەی دەپارێز کە من نکتەیەکی زۆر خۆشم بڕۆ لە سوۆسیال میدیا باو بووە خۆی هاتووە بۆکز لە نوێنەری کیانی سیاسی دەداوە بوو بۆکزەکە بەریشی نەکەوت دیای لە برادەرەکەی دیکەی ینی وەخت بوو ناوچاوی بێنێتە خوارەوە ئەمە کە بەڕاستی نکتەیەکە ئەمە عیبەیەکی یەکجار گەورەیە بۆ پرۆسەی دیموکراسی بۆ پرۆسەی هەڵبژاردن بۆ ئیدارەدان وە خودی ئەگەر بێت و ئەو دەنگدانش ینی بە سەرکەوتوی ئەو حزبە لە هەڵەبجە تۆمار بکرم پێم وایە شکستە خاڵی دواتر من کەمێک پێشەوسە بێمە بەرنامەکەت لەگەڵ نوێنەر و کیانە سیاسیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە قسەم کردووە جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئامادەیە واژۆی مەحزەری ئەمڕۆی دەنگدانی سنووری پارێزگای هەڵەبجە بکە هیچ هێزولایەنێکی سیاسی لە سنووری پارێزگای هەڵەبجە ئامادە نییە واژۆی ئەو مەحزەرە بکات کەواتە ئەمە بۆ خۆی شەرعیەتی پرۆسەی دەنگدان لە سنووری پارێزگای هەڵەبجە کەوتوتە ژێر پرسیارەوە خاڵی دواتر ئەوەی کە بەڕاستی ینی زۆر ترسناکە کۆمیسیۆن ڕێنمایی دەرکردووە بڕیاری دەرکردووە دەڵێ بردنەژوورەوەی مۆبایل بۆ بنکەکانی دەنگدان قەدەغەیە کەچی من کەمێک پێشەوەی پێمە بەرنامەکە لەگەڵ نوێنەری کیانی سیاسی قسەم کردووە ئەڵێ لە کۆی 300 هێزی چەکدار لە سنووری پارێزگای هەڵەبجە 295 یان وێنەی دەنگەکانیان گرتووە دوازار کە ئەو ئەفسەر و پێشمەرگانە هاتوونەتە دەرەوە لیژنەیەکی ئەمنی بانگی کردوون وتێتی کات تەماشای مۆبایلەکە کەم بزانم دەنگی دیاوە بەم کیانە سیاسیە بەڕاستی ئەمە هەم پرۆسەیەکی عیبدار بوو هەم شێوازێکی ناشرین بوو و خاڵێکی دواتر سنووری پارێزگای هەڵەبجە بەڵێ ئێستاوە هەموو کێشەی کە باست کردن هەموو خەڵکی کوردستان بینیان هەموو کەس دیتی کاوە هەموو پێشێلکاری ڕێنماکانی کۆمیسیۆنە ڕێزنەگرتنە و فشارێکی زیادیش بوو لەسەر هێزە ئەمنیەکان لە سنووری سلێمانی و بە تایبەت حەڵەبجە ئایا ئەم وێنەی ئەمڕۆکە کە بینرا دەکرێت ڕنگدانەوەی هەبێت لە دەنگدانی گشتیشە؟
100% دەکرێت ڕنگدانەوەی هەبێت لە دەنگدانی گشتی من پێم وایە ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وەکو ئەمڕۆ خەمسار بێت لە بەرامبەر ئەو پێشێلکاریە لە هەڵەبجە کرا بێگومان لە دەنگدانی گشتی زۆر لەوەی ئەمڕۆ خراپتر دەبێت. لیستە یەکگرتوو لە حەلەبجە بەحسێ ڕەتکردنا دەرئەنجامان کرد و گوتی واژوو ناکەین و مەسکەڵە تۆمارکردە. هێژای کارزان ئێوە چی دەڵێن لەسەر قسەکانی؟ کاکە ئەوە تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە. من پێش ئەوەی کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی سەرۆکی لیستی یەکگرتوو ببینم لەو بنکەی دەنگدانی تایبەتە کە هەڵبژاردننی تێدا کراوە بە 14 کەسی هێزی ئەمنی بە 14 کەسی هێزی ئەمنی لە بەرپرسی بەشی هەڵبژاردنەکانی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانیان داوە، ینی بە بۆگز لیان داوە، هەڕەشەیان لێ کردووە و حتا چوەتە جەماعەتی ئەو گروپە چەکدارەی کە ئێستا هەڵەبجەیان کردووەتە سەربازگەیەک. خۆ هەڵەبجە ئێستا وای لێ هاتووە ئەوەندە ڕۆژانە خەڵک دادەمەزرێ بۆ هێزی عەسکەری بە ناوی هێزی ویلایانی سیاسیەوە ئەوەندە خزمەتی شارەکە ناکرێت. ئەمڕۆ بە 14 کەسەوە پەلاماری بەرپرسی بەشی هەڵبژاردننی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان دراوە، چوە لە دادگا شکایەتی کردووە. بەداخەوە ئەوەی ئەمڕۆ لە هەڵەبجە ڕوویدا داواکارم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان قردێلەی سوور لە کۆی ئەو بنکەی دەنگدانە بدات و لیژنەیەکی باڵا پێک بهێنرێت بە هەڵوەشانەوەی ئەو پرۆسەیە، چکە بەڕاستی ئەو پرۆسەیەکی عیبدارە. ئێستا سەرۆکی لیستی یەکگرتوو دەڵێ جگە لە ئێمە دەڵێ تەنیا لایەنێک نەبی، ئەگەر هەموو لایەنەکانی دیکە ئەم پرۆسەی ئەوڕۆ کە بڕێوەچوو ڕەتی دەکەنەوە لە سنووری سلێمانی. بۆچی کۆمیسیۆن بە ئەرکی خۆی هەڵنەستەوە ئەمڕۆ لە سنووری سلێمانی؟ من ئاگادارم پرسیارە جەوهەریەکە ئەمەیە. بەڵێ من بیدایەتی خاتونگیان من بیدایەتی ئەو قسەیەشم پێوتی وتم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لقی هەڵەبجە کەمتەرخەم بووە، خەمسار بووە بەرامبەر بەو ڕێکارانەی کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە مرکزەوە هاتووە. لەبەرەوەی من نازانم ئەوە دەبێت کۆمیسیۆن لیژنەیەکی باڵا پێک بێنێ لێکۆڵینەوە لە کارمەندەکانی خۆی بکە. کاکە ڤیدیۆ هەیە کارمەندی کۆمیسیۆن لە بەرچاویەوە هێزی ئەمنی هاتووە وێنەی دەگرێتی دەنگەڵە کاکە بۆ دەنگ دەرێت تۆ حەقت چییە؟ ینی کارمەندی کۆمیسیۆن ناتوانێت پرۆسەکە ڕاگرێت. لە کاتێکدا من ئاگادارم بە پێی ڕێکارەکانی کۆمیسیۆن بەڕێوەبەری مرکزی دەنگدان هی کۆمیسیۆن ئەگەر بزانێت پرۆسەیەک لە بنکەیەکدا ناشەفافە سەلاحیەتی ئەوەی هەیە دەسەڵاتیە پرۆسەکە ڕاگرێ. من تێناگەم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لقی هەڵەبجە بۆچی پرۆسەی دەنگدانی لە هەڵەبجە ڕانەگر. خاڵی دواتر تکاتان لێ دەکەم ئەگەر من لەم بابەتادا ناڕاستم و پروپاگەندەی هەڵبژاردن دەکەم کاکەوە دادگاکان هەیە دادگام لێ بگرن. کاتژمێر 9 تقریبا 51 دقه کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنکەی دەنگدانی پارێزگای هەڵەبجە هاتووە بانگەشەی حزبی کردووە، هاتووە بانگەشەی کردووە. ئەوە تا کامێرەکان لێدەنەوە تا خەڵکی لەوێ هەیە و کامێرەی مارکێتەکان هەیە، کامێرەی دوکانەکان هەیە لە بەردەم بنکەی بورهان کە دەنگی تایبەتی لێدراوە. کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بانگەشەی کردووە. ئەم هۆکاری ترسەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵەبجە پەیوەندی بە یەک خاڵەوە هەبووە. ئەم جارە لە هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە جوڵەیەکی یەکجار بەهێزی کردووە. خەڵکێکی یەکجار زۆر ڕووی لە پارتی کردبوو، لە کاندیدەکانی پارتی کردبوو. لە ئاستی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەڵ و جوهدێکیان ئەوە بوو بە پارە، بە دەنگکڕین، بە هەڕەشەکردن، بە گوشارکردنە سەر خەڵکی بۆ ئەوەی پارتی کورسێکی پارێزگای هەڵەبجە نەبا. بەڵام ئەمە ڕاستیەک هەیە، ینی ئێستا ئەوەی کە دیار بووە بەهۆی فشاری لایەنێکی سیاسی زۆربەی دەنگی سنووری حەڵەبجە و سلێمانی بولانێکی سیاسی دیار کرا و کاندیدەکانیان ڕۆیشتووە. لەم سەر و بەندەدا ئێستا ئەوەی پرسیارە کە دەبی وەڵام بدرێتەوە بۆ ئەو لایەنە سیاسیەی باوەری بە هێزەکانی خۆی نییە کە ئیجباریان دەکات دەبێ ڤیدیۆ وێنە بگرن حتا بزانن ئایا ئەم کەسە دەنگی بەچێداوە. بوو باوەری بوسی قەی بە دەنگەری خۆیانژی بە کارمەندی خۆی نییە. من تەنها بە یەک خاڵ جواب بدەدەمەوە.
بەداخەوە هەرێمی کوردستان وای لێ هاتووە کە حزبێکی سیاسی باڵادەست لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی بە شێوەی هێزی عسکەری بە شێوەی حزبی یعنی شەرعیەتی بە حزبی و دەسەڵاتی حزبی خۆی داوە لە شوێنی مؤسساتی دەوڵەتی و حکومی بۆیە لە ژێر هەڕەشەی نانبڕینی خەڵکی پێیان دەڵێ ئەگەر دەنگ نەدەن بە من موسەکانتان دەبڕم. ئێستش کە پرۆسەی ڕەتکردنەوەی هەژماری من دەکرێت لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی بەس بۆ ئەوەیە ئەو شەرعیەتە بە خۆیان بدرێتەوە بە خەڵکی بڵێن ئەگەر دەنگمان نەدەنێ موسەکانتان لەلای ئێمە دەیبڕن. ئەگەر بزانن پرۆسەی هەژماری من موچەی خەڵکی دەکەوێتە سەر پرۆسەی هەژماری من ئەو بێگومان ئەم هەڕەشەیان پێ ناکرێت. بۆیە ئێستا ئەمان ترساون لە پرۆسەی هەژماری منیش دەیانەوێت ئەم پرۆژەیە ڕەتکەنەوە هەتایە قوت و موچەی خەڵکی لە ژێر دەستی ئەمە حزب بێتیان بڵێ ئەگەر دەنگمان نەدەنێت ئەو موسەکانتان دەبڕین. پرسیاری زۆرترم هەو بەڵام کاتمان نییە و میوانی تریشم هەیە گەلێک سپاس دەکەم. ئەژای کارزان سەباح هەورامی چاودێری سیاسی لە سلێمانیە.